بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی عزیزی پەیام بە دوواداچوونی ئەم جارەم لە پایتەختی هەرێمی کوردستان و لەناو دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانەوەیە لەسەرەوەی کە بۆچی مامۆستای ئاینی لە وتاربێژی دوور دەخرێتەوە، بۆچی مامۆستای ئاینی لێرە سوکایەتی پێدەکرێت پەلامار دەدرێت و بۆچی ڕیشی مامۆستای ئاینی لەناو مزگەوتا دەسووتێنرێت، بۆچی مامۆستای ئاینی دەبێت لە پایتەختی هەرێمی کوردستاندا تیرۆر بکرێت. لەم بەرنامەیەدا لەگەڵمان بن. بەپێی زانیاریەکان دەرکردن یان دوورخستنەوەی هەر زانایەکی ئاینی لە وتاربێژی لە هەولێر لە کاتێکدا بووە وەزارەتی ئەوقاف بەدەستی پارتی دیموکراتی کوردستانەوە بووە. یەکەم مامۆستای ئاینی دوورخرایەوە شێرزاد عەبدولوەهاب بوو کە دوایە ویژدەیان مامۆستای ئاینی دوورخراونەتەوە لە وتاربێژی. بەشێک لە مامۆستایانی ئاینی لەم شارە وتارەکانیان وتاری ڕەخنەگرانەیە لە دەسەڵات و باسکردنی کێشە کۆمەڵایەتیەکانە کە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و چارەسەرەکەشی چۆن دەکرێت. بەپێی بابەتی ڕۆژ و سەردەمیانە وتارەکانیان لە مینبەرەکانی مزگەوتەوە دەخوێندەوە و خەڵکێکی زۆریان لە دەوری خۆیان کۆ دەکردەوە کە خەڵکیش لە چۆنیەتی حکومڕانێکی دادگەر هوشیار دەبوویەوە و دەیزانی حکومڕانانی ئێستا ستەمکارن. بەپێی دەقاینیەکان و مێژووی کۆن و نوێش چارەنووسی ئەو جۆرە حکومڕانە ستەمکارانەشیان بۆ خەڵک ڕوون دەکردەوە. هەر مامۆستایەکیش جۆری وتارەکانی بۆ ئاڕاستە بووایە ئەوە بە فەرمانی پارتی لە وتار خوێندنەوە دوور دەخرایەوە و بەر هەڕەشە و ترساندن دەکەوت یان زۆر جار بە تموعی مادی مامۆستا جۆری وتارەکەی دەگۆڕی و بە شان و باڵی دەسەڵات هەڵی دەدا کە ئەو کات نەگوتاری پێدەدرایەوە بەڵکو مزگەوتی گەورەتر و پارە و ئیمتیازاتی زۆرتریشی پێدەدرێت. لە ماوەی ساڵانی ڕابردوو مامۆستا شێرزاد عەبدولوەهاب و مامۆستا زرار محەممەد و چەندین مامۆستایتر دوور خراونەتەوە و مامۆستا شێرزاد و مامۆستا ئیسماعیل سووسێ و مامۆستا موحسین عەبدوڵڵا قەپرانی و مامۆستا فەتاحی مزگەوتی ڕاستی و مامۆستا عەبدولخالقی ڕووناکی و مامۆستا فوادی کوڕی مامۆستا عەلی دەستگیر کراون و مامۆستا ئیدریس کاریتانی و عوسمان کانی کوردەییش بەر پەلامار و هێرش کەوتوون. مامۆستا ئیدریس کاریتانی و عوسمان کانی کوردەیی و چەندین مامۆستایتر لێیان دراوە. مامۆستا نادرکانی کوردەییش بە نوێژی نیوەڕۆ و لەناو حەرەمی مزگەوتدا لەلایەن بەڵتەجیەکانی حیزبەوە ڕیشی سووتێنرا و لێی درا و کوڕەکەشی بریندار کرا. دکتۆر هوشیاریش تیرۆر کراوە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە، بەڵام چەندێکە لە وتار خوێندن دوور خرایتەوە تا چەندە پەیوەست بوو دوورخستنەوەت بە مەرامی سیاسی و جۆرە وتارانەی کە پێش دوورخستنەوەت لە مزگەوتەکانەوە دەدا نمەت یا شێوازی وتارەکان چۆن بوون بابەتەکانیان بە تایبەتی؟ بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن. خۆشحاڵم بۆ ئەو دەرفەتە. لە ڕاستیدا من لە یەکێکی 2016 بە بڕیاری وەزیری ئەوقاف لە وتار خوێندنەوە دوور خرامەوە. پێشی ئەوە ساڵێک و 6 مانگ من ئەندامی پەرلەمان بووم، بەڵام هەموو پێنجشەمەیەک دەگەڕامەوە ڕۆژی جومعە وتارەکەم دەخوێندەوە و بۆ ئێوارەکەی دەگەڕامەوە بەغدا و نەمهێشتۆ هیچ فەراغێک لە وتاردان دروست بێت. شێوازی وتاردانمان لەو کاتەدا بەو شێوەیە بووە کە وتاری ڕەخنەگرانە و پەروەردەیی و ئەخلاقی بووە، واتە وتارەکەمان پەیوەندی بە ژیانی ڕۆژگاری خەڵکەوە بووە. بە شێوازێک بووە کە هەم ڕەخنەمان گرت و دەستخۆشیمان کردو لە شتی باش و ڕەخنەشمان گرتووە لە شتی خراپ. بە شێوەیەکی گشتێ و کاتێک کە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش بوو زیاتر هەوڵمان دەدا گەنجەکانمان و لاوەکانمان نەکەونە ناو ئاگری ئەو شەڕە و هانی خەڵکی کوردستانمان دەدا بە خۆراگری و بە بەرگریکردن لە کوردستان و بەو شێوەیە وتارەکانمان چۆن دەڵێن نەمەتێکی تایبەتی وەرگرت بوو. زۆر باش مامۆستا، وتارەکەی تۆ زەرەری بۆ کێ بوو؟ یعنی کێ زەرەری دەکرد لە وتارەکەی تۆ؟ بۆ نمونە باست لە باگا و بە هوشیاری هێنانەوەی خەڵک دەکرد لە حکومڕانیەکی تەندروست، ڕەنگە و کاتەوانی کە حکومڕانێکی تەندروستیان نەبوو بێ لە هەرێمی کوردستان بە ڕەخنەی تۆ کەوتبن. ئەمانە زیانیان ینی لەکوێوە ڕەخنت ئاڕاستە دەکرا لەوەی کە وتارەکان بەدڵی ئەوان نین؟ ئێمە کاتێک کە بڕیاری دوورخستنەوەمان دەرچوو وەزیری ئەوقاف پەیوەندی پێوەکردم کتی پێم خۆشە بدوینم. منیش لەگەڵ بەڕێز مامۆستا خالید گەردی چوین لەگەڵی دانیشتین. تم فەرموو تۆ لەسەر چی من دوور دەخەیەوە با تێبگەم، بۆی ئەمیش کۆمەڵی خەڵکێکی لێم دەپرسێ مامۆستا لە پێناوچی تۆ و دووریان خستەوە. لە وەڵام داوتی هەرچەند سەری خۆی هێنا و بردیتی تۆ هیچێکی لە خەڵکی بەسەرکەوتوەکان
و تاوەکو ئێستاش هیچ ڕخنەیەکمان لێت نییە تەنها پێیان گوتوم کە دوورت خەمەوە یعنی ئەمرم پێکراوە وتم چی ئەمری پێکردووی با بچین قسەی لەگەڵ بکەین بزانم چمان هەیە چ مخالفەیەکمان هەیە وتی ئێستا پێ وایە من ناتوانم تۆ دوورخەمەوە وتم تۆ کە دەسەڵاتداری دەتوانی من دوورخەیەوە ئەتبەست نابێ هەستا جێبەجێکەی کاتێک من خەتیبێکی خۆبەخشم وەکو باقی خەتیبەکانی دیکە کە هەیە بۆچی من دوور دەخەیەوە بەبێ هیچ مبەرێرێک بەڵام خەتیبی کە وەکو ئێمە هەیە دووری ناخەیەوە گوتی ئەوە هیچ مناقەشەیەکی تێدانێ و بەیانی آخر جمعەیە دەیخوێنێەوە ئێمەش وەکو خۆم دوورت دەخەمەوە و دەسەڵاتمان هەیە ئەوەش دوای ئەوەی هات کە وەزارەتی ئەوقاف لە دەست بزوتنەوەی گۆڕان بوو بەڵام لە کاتی دەرکردنی وەزیرەکان کەوتە دەست وەزیری پەروەردە وەلەو کاتەوەش کە دەستی پێکرد هەر بە منەوە نەوەستا بۆ خۆتان دەزانن دایان خەتیبی کە وەچی ئێمە دوور خرانەوە و لە وتار خوێندنەوە بێبەش کران هێندێکیشیان لە شوێنەکانی خۆیان نەقل کران پرسمەوە سام وتارت کە کۆتا وتار بوو بۆ نمونەدات حماسەتێکی زۆر لەناو خەڵکا دروست کرد بووە خۆشت پێی ناڕەحەت بوویت ئەمە تا چەندە دابڕانی تۆ لەناو خەڵکا ئەمە دابڕانەی دروست کردووە کە چیتر ئەو هوشیاریەی کە تۆ ئەدویست بیدەیتە خەڵک وەزارەتی ئەوقاف و وەزیری ئەوقاف ئەم هەنی وشاریان لە بینی تۆ هاوڵاتیا پچڕاندووە کاتێک کە منی لە وتار خوێندنەوە دوور خستەوە من بەڕۆ ڕوو پێم گوت ئەگەر تۆ مینبەری مزگەوتم لێ مەنعەکەی هەموو شوێنێک دەکەم بە مینبەر بۆیە لەو کاتەوە دایان بەرنامەی تەلەڤیزۆنیم لە تەلەڤیزۆنەکان پێشکەش کردووە و دایان کۆڕی جەماوەریم بەستووە و لە هەموو شوێنێکە چوار کەسی لێ بوو بن من قسەمان تێدا کردووە بۆی پێم وانێ توانی بێتی من لە خەڵک دوور خاتەوە و وەزارەتی ئەوقاف بەو پیلانەی توانی بیکە ئێمە لە خەڵکی خۆمان بێبەشکە و دەنجی ئێمە کبکە بەڵکو دەنجی ئێمە هەر دەنگێکی دلێر بووە و بە ئازادی و بە ئازایی قسەی خۆمان کردووە و مینبەرمان بەکار نەهێناوە بۆی کە لە پێناوی ئەوەی لەسەر مینبەر بمێنینەوە ببین بە خەتیبێکی خرا ببین بە وتاربێژێکی شەڕ دوعا بۆ دەسەڵاتدارێکی شکست خوارد و گەندەڵکار و ستەمکار بکەین مەبەست چییە؟ سوێگەر دوعات بۆ دەسەڵاتی کە لێرە هەیە بتکردایە دوعای خیر دوور ناخرایەوە من لە پەرلەمانی بەغدا پێیان گوتم کاتێک کە کێشەک هەبوو لەوێ بە دوورخستنەوەی وەزیری دارایی ئەگەر بە سەراحەت تۆ دەنگمان پێ بدەی و ئەوە تۆ خەتیبی تۆ هەموو شتێکی لە کوردستانەوە دەنگ نەدەی بە دوورخستنەوەی تۆ لەسەر مزگەوتەکەی خۆ دەمێنیتەوە بەڵێ ئەم پێشنیارە کێ بۆ کردی ئەو پێشنیارە لەلایەن فراکسیۆنی پارتی وەکرا واتە دوورخستنەوەی تۆش لێرە هەر پارتی بوو من پێم وایە هەتا وەزیر یەکەی وەزیرە نەهات کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە و پێشتر وەختی خۆی کە لە لق بووە باسیەوەی کردو کە من هەر ڕۆژێک بێت دەبێت ئیلا و خەتیبێ ئەو سەلیم شوشکەیە هەر دوور خەمەوە ئەو کاتێک کە بۆ وەزیری ئەوقاف بە وەکالەت ئێمە لە بەغدا دانیشتبووین مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و کاکزانەش لەوێ دانیشتبوون گوتم ئەوە من دوور دەخاتەوە لەو تاردان تیان بۆ چۆن دەزانی خۆ جارێ هیچ نەبووە تم لەبەرەوەی زۆر لە مێژە دەڵێ خەون دەبینم بە دوورخستنەوەی فلان کەسە و لە چەند مەجلیسدا باسی کردبوو حتا دوای ئەوەش کە دووری خستمەوە لە چەند شوێن باسیەوەی کردووە هەر دەتان گوت ناتوانن مەلا سەلیم شوشکەی دوورخەمەوە ئەو دووریشم خستەوە وەکو بڵێ خۆی بە پاڵەوان پیشان دەدا کە توانێتی خەتیبێکی مەدەنی بە زەبری هێزی ئاسایش و عسکەری دوورخاتەوە یعنی بە شێوازێک کە ئەنەما ئەوە گەورەترین فتحیان کردووە ئەوانە کەرکوچیان گرتووە ئەوانە شنگالیان گرت حتا ژنەکانی گەڕێکی پێیان دەوتن ئەدی بۆ ناچن شنگال ئازادکەن وەختی شنگال ئازاد نەکراوە بێ وتار بدەیتەوە لەوان وان دەزانی منیش بە کۆمەڵک هێزەوە دێم لەوێ وتار دەخوێنمەوە و شەڕ دروست بێ ئەوان بۆ شەڕ هاتوون ئێستا من لەمەوە بزانم ترسی پارتی لەم جۆرە خوتبانە لەم جۆرە وتاران و لەم جۆرە وتاربێژانە لە چیایە بۆچی دەترسێ لەمانە دووریان دەخاتەوە هەولێر کۆمەڵی خەتیبی چاونەترسی تێدا ئێستاش چونکە ئێستا و خەتیبانە دوور نەخراونەوە معنای ئەوە نیە ئەو خەتیبانە حەق ناڵێن بەڵام قائیمەیەکیاندانەوە هەتا سەرەیان دەگاتێ چونکە لە ئێستاشدا وەزارەتی ئەوقاف بەردەوامە لە دوورخستنەوەی وتاربێژەکان هەتا ئێستا نزیکەی 24 کەسی کە مڕەشەحە بۆی دووری خاتەوە بەڵام بە پلان دەست پێ دەکات وەزارەتی ئەوقاف یا پارتی دیموکراتی کوردستان وەزارەتی ئەوقاف لەبەرەوەی سیفەتێکە ئێستا بۆ خۆیان وەزیریان داناوە هەتا ئەو وەزیرە نەهات بوو نە خەتیبێک لی دەدرا نە خەتیبێک دوور خرایەوە نە خەتیبێک قسەی پێگوترا هەموو لە خلالی ئەو 2 ساڵ و شتێک کە بزوتنەوەی گۆڕان ڕۆیشت و ئەو وەزیرە هات هەچیی جامی غەزەبی هەیە بەسەر ئیمام و خەتیبەکاندا ڕشت مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە لێوە دەست پێ یەکەم کە لەناو پایتەختی هەرێمی کوردستاندا هەوڵدرا کە ڕیشی جەنابەت بسووتێنرێت ئەم هەوڵانی کە دەدرێت بەرامبەر بە مەلا بۆچی لێرە
ینی دەیانوێت دەنگی مەلاکە بکرێن ئەم مەلایانە چه جۆرە وتارێکیان هەیە وەکێنەوە مەلایانەی کە دوور دەخرێنەوە. بسم الله الرحمن الرحیم. مەش بەخێراتنی زەلابتان دەکەین. دیارە پرسیارە وەڵامەکەی ڕوون و ئاشکرایە لە مێژوودا ئەوانەی کە دەنجیان بووە، ئەوانەی کە ناڕازی بوون، ئەوانەی کە ستەمیان ڕەت کردوێتەوە، ئەوانەی کە لە با بڵێین خەت و هێڵی دەسەڵات نەبوون یان لەگەڵ خەڵک و جەماوەر و خەڵکی فەقیر و هەژار بوون یان با بڵێن عەمەلیان بە عیلمەکەیان کردووە، ئەنە کەسانە نەبوون بۆ دنیا و بۆ کەلوپەلی دنیا دینەکەیان خوا نەخواسە بگۆڕنەوە. ئەوە دیارە تەئسیرێکە ینی خاڵێکە بۆ ئەوە. خاڵی دوم ئەوەیە لە پایتەختی هەرێم لە شاری هەولێری خۆشەویست دیارە زیاتر ئەوەیە کە هەولێر زیاتر پەیوەستە بە قسەی مامۆستایانی ئاینی، بە تایبەتی مامۆستانیش کە پەرێزیان پاکە، مەسەلە پێشتر لەگەڵ بەعەس نەبوون، لەگەڵ هیچ جیهەتێکی عەلمانی نەبوون، دینێکی ڕاست و دروستیان وەرگرتووە الحەمدوللا کاریشیان پێ کردووە. ئەوەش خاڵێکە لەبەرەوەی کە خەڵکەکەی خەڵکی شاری ئێمە زیاتر جۆ لە مامۆستایان ڕادەگرێت. خاڵشکرد دەتوانین بڵێن ئەو مامۆستایانی کە لا دەدرێن زیاتر کاریگەریان بووە. بۆ نمونە ئەگەر سەیری مزگەوتەکانیان بکەین، ئەو مزگەوتەی ئەو مامۆستانەی لێبووە کە پێشتر لە دەرەوە و لە حەوشە و زاری وایە ئەوەندە ماوە کە پێش ئیمامیش بکەون، بەڵام ئێستا بانگی دووەمیش دەدا وتاری مزگەوت ژووری مزگەوت پڕ نابێ. خەڵکیش حەزی لێیە لە قسەی حەق، پشتی خۆش حەقی پێخۆشە و هەر کاتێک کە دەسەڵات هەبوو ستەمکار و زوڵمی کرد، ماڵی خەڵکی غەسب کرد، عەدالەتی نەکرد، دادپەروەری نەکرد، بەشی خەڵکی خوارد، ئێستەمی لە خەڵکی کرد، وای زانی کە ئەو خەڵکە بۆ ئەوە دروست بە خزمەتی ئەو باوشی ئەو بکە، ئەو کاتی دیارە دەسەڵاتدار ناڕازی دەبن. مێژووشمان وایە مەسەلەن عولەمای زۆر لە قەدیمەوە ئەم لادان لە خوتبە دەم بکردنە بێدەنگکردنە هەر بووە. یەکێ لەوانە کە عیزی کوڕی عەبدولسەلام پێی دەگوترێت سولتان العولەما کاتێک مەلی ئیسماعیل لای دەدا لە میسر لەسەرەوەی کە ماڵی خەڵکی داگیر دەکات، ئەوش دای لای دەدا وەعاز و سەلاتین با بڵێن مەلایانی دەسەڵات کە پێمان ناخۆشەوە قسە بکەین بەڵام هەیە یعنی کە وەکو بڵێ لە شوێ بابێ لەوێ شەن دەکەن یان دەسەڵاتیان پێ بڵێ ئەوە دەکەن، دەستە لای دەڵێن وەرە دەستی مەلیک ماز بکە بۆ ئەوی بۆ وتار بتجێڕێتەوە. مامۆستاش بە کە پێی گوتراوە بایع السەلاتین یان بایع الملوک فەرموویەتی ئەمن ئەگەر مەلیک دەستیشم ماسکە ڕازی نابم نەک دەستی ماز بکەم. باشە مامۆستا تۆ چیت کردبوو کە هەڵدرا ڕێشت بسووتێنرێت جیاواز لەوەی کە لە مزگەوتەکەش دووریان خستیتەوە؟ وڵی تر ئەمن ئەوە دەکرێت لەوان بپرسێ، من وەکو خۆم دەتوانین لە خەڵکی هەولێر لە مسلمانان لە نوێژ خۆیان پرسێمە ئینشەڵڵا چی چاک بوو بۆ خەڵک و میلەتی خۆمان ویستومانە دڵسۆز بووین ڕۆژێ لە ڕۆژان خیانەتمان لە نیشتیمان نەکردووە بە پێچەوانی ئەوانەی کە ئێمە مچینە بە خائین دابنین یان بڵێن ئیشیان بۆ کورد نەکردووە. ئێمە حەمدی خوا دەکەین سوپاس خوا ڕۆژ لە ڕۆژان وەکو ئیمان و دینەکەمان لە ئێمە نەگەڕاوە کە خیانەت بکەین، لێشمان ناگەڕێ ئینشاءڵڵا. هەر ئەوانن هەر ڕۆژی وڵات و نیشتیمان بە وڵاتێک و بە دەوڵەتێک و بە کەسێک دەفرۆشن. ئەوەی کە لەگەڵ منیان کرد دیارە دەشکرا خۆگە من خەتائێکم هەبیان هەڵەیەکم هەبێ پێشتر بیان گوتا کاکە وەرن دانیشینەوە قافەیە وەزارەتێ مدیریەتێ مدیری عام بەڕێوەبەری گشتی هەیە نییە بابێن دانیشن حیوا بکەن ئەگەر من لەسەر هەڵە بووم بەڵکۆگە هەڵەکەی خۆم چا بکەم، بەڵام بە پێگوتن بەبێ ئینزارکردن بەبێ تەمان لە قەزیە قانونی کۆمەڵشت هەیە ئینزار هەیە تەوبیخ هەیە تەحذیر کۆمەڵی ئاگادارکردنەوە هەیە. ئەوان ئەکسەر یعنی وەکۆی کە سوبن کەرکووک ڕزگار بکەن یان وەکو ئەوی کەوا وەکو دەڵێ ناوچەکانی کە داگی کراوە بیجێڕنەوە یازدەمێک زەمین ئەو هەموو قوتی ئاسایش ئەو هەموو قوتی با بڵێن ناوچە و ڕێکخرا و ئەوانە کە ئەمە زۆرمان پێسەیر بوو ینی ئەمجا دوای خەڵکیش زۆر بە بەرجی مەدەنیەوە دیارە فێڵیشیان کرد لە ئێمە خەڵکەکە ڕۆژ ئەنجا ئەوان ئیشەکەیان دامەزرن دیارە هەر لە نیشخۆنەکان دەستیان پێکرد کە لێیاندان دوای کوڕێکی منیان مریندار کرد دوای بە سێ کەس دوو کەس ڕیشی منیان گرت هیچیان کە سەرخی پێبوو بە ڕیشمیەوەە دیارە قسەی ناڕێک و زنیەوە ئەوشتانەشیاندا ئەمە نازانانی ینی خواگە دەکرا ئەمە هەڵشمانە بێ دان بنیشین لەگەڵیان دا بنیشین لەگەڵمانوانە بەڵام وەکو حەقدێکی دەفین هەبوو دیارە زاری کەش گوتومە خزمانی سلێمانی دەڵێن شەڕ بە کۆنەقین دەکرێت پێدەچێوان کۆنەقینیان هەبوو بێ احتیمالیش هەندێک دەسەڵات هەندێک شتی لێمە داوا کردوێ نەمان کردوێ دوو حاڵەتی بەکارهێناوە لەگەڵمان
تەرغیب و تەرهیب ترساندن و یعنی تەماح پیشاندان یەک لەوانە کە ئەمە بووبین بێدەنگ بین کە مەشتە پێشیان گوتوین ستان دەوێ بۆتان دەکەین ماوەسایەوە چیتان دەوت کە ئەوان دەیانویستیەوە بێدەنگ بن ئەمە ئەو جارێ ئەو کە وتارمدا هیچ باسی ئەوم کرد هیچ لە ناوەکانی خوا ئەڕەقیبە کە خواست ئاگدارە بەسەرمانەوە هەن ئەسڵ تەتەڕوقم بە هیچ داگ نەکردو بەڵام پێشتر ممچینە مەسەلە قسەمان کردبێ قسەمان لەسەر کردو کاکە مەسەلە بۆ نمونە گوتومانە ئەوان گوتیانە بەدیلی ئەمە نییە لە دەسەڵات دێمە گوتومە پێغەمبەر بەدیلی بە چۆنێوەنیتانە یعنی کە پێغەمبەر وفات دەکات سەسەمیان و بەکردا دەدرێ معقولە پێغەمبەری خوا خەیرە خەڵقی الله و ئەفضل الناس بەدیلی هەبێوان نامبێ هێشکەلەوەی بۆ کە قوتی خەڵکی معاشی خەڵکی موسەی خەڵکی بردراوە ئێمە گوتمانە بیان دەن هێشکەوە بۆ کە گوتمان ئەگە ژیانی ئێوە ماڵ و منداڵی ئێوە وەکو ئێمە ئێمەش ڕازین یان فتوایەکمان دەرکردووە لەگە کۆمەڵە مامۆسای تر تەبان ئەوەش مشینە هۆکار بوو بێ کە گوتومانە ئەو ماڵی کە دزیوتانەی خەڵکیە ئەمە بەکێتان وتو ئەم ماڵی کە دزیوتان ئێمە تەقریبی پێشکەشی سەرۆکایەتی هەرێم و کاتی کە هەبوو سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت ئەو نامەمان ئەو بەیاننامان تەوجیه ئەوان کردبوو کە ئەو ماڵە شەرعەن غەسب کراوە ماڵی مەغسوب دەبێ بژێردرێتەوە بۆ خاوەنەکەی خۆی مەبەستان لە کام ماڵ بوو لەو ماڵەکەی خەڵکیە ینی کە نەوتە دزراوە دەدزرێ موسەی خەڵکیە زەری بە ئەشتانە کە لەسەر خەڵکیاندانە ئەو ئەموالێک کە ئەوان بە ڕووفاهیەت و بە سەفاهەت بە یعنی سەرفی دەکەن ماوەسا تموحەکە چی بوو دەخرایە بەردەنتان بۆی کە بێدەنگ بن بەڵێ وەڵای تر تموح زۆرە بەداخەوە منچینە هەندێک کەسیش پێ هەڵخەڵەتا بێ بەڵام من کە پێیان گوتوم هەندێک کۆمەڵشتیان خستۆتە بەردەستم ئەمە لە زۆر وەڵای تر شتی بەسەرە منسەب بووە مچینە قەزای مادە و ئەوشتانە بوو مشتەوە من یەکزار خۆم فرۆشتووە جارەکەش بەخوا نەشتانم هەر ڕۆژێ خۆم بە کەسێ بفرۆشم ئەگەر بۆ منە داواکاریەکانیان قبول بکرایە دەگەڕێتەوە سەر مزگەوت و گەورەترین مزگەوتیان لە هۆلیردا بە من ئەزمموی وا هەبوو لەسەر ماوەسای تر کە دەرکرابێتەوە لە مزگەوتێک بۆ خەڵک کە خوتوی دەکرد خەڵکە جێنە دەبوو دوای گەورەتر مزگەوتیاندایە ئێستا لە بانجی دووەمیش مزگەوت نەکرد پڕ ناوێ بەڵێ بەخۆی دەم گۆڕیوێتی دەڵێ من ئەوانە گوتومە لەی پەشێمانم کاتی خۆم چە خەڵکی گریان بێ لەسەر وتار ینی گەنج بەهۆیۆ گیرا و گەنج بەهۆیۆ سەری بە قوڕێدا چوبێ ینی ئێستا ئەو مەشن لە ئەو پەڕی ڕۆفاهێت و خۆشیدا و ئەوەی کە لە سەروی و لە بە فتوای و بە قسەوی گیرا ئێستا ژوە لە زینداندایە مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە یەکەم پرسیارمەوەی بۆ جەنابەت بۆچی لە وتاربێژی دوور خرایتەوە چیت کردبوو مامۆستا وێ ڕای بەخێرهاتن و دەستخۆشم لە جەنابتان بۆ ئەم دەرفەتە زۆر سپاسم دەکەم خی گەورە پاداشم دێتەوە هەڵبەتە دیارە کە کاری زانایانی ئاینی و وتاربێژان و بانخوازان بریتێ لە کاری پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام و معلومیشە کاری پێغەمبەران بانکردن و ئاشناکردنی خەڵکە بەخوا ئەوە یەک پاشانەکە ڕێخستنی ئیشوکاری مسلمانان و تێگەڕای خەڵکی سەرزەمینە ئێمەش هەڵبەتە هەستین بە ئەداکردنی ئەو کارەی سەرشارمان ئەگەر مقەسیر بووین ئەگەر لەوانەی لەو ئاستەدا نەبووینکەوە وەکو ناوەکە نەمانتوانیوە ناوەرۆکەمان دامەزرێنین بەڵام هەوڵماندا و مانی محاولەمان کرد کە هەلای کەمی خۆمان لە تیخی خوا نەدەین تەئیدی دەسەڵاتێکی ستەمکار و ملهور نەکەین کاتێکەوە خەڵکی نانبڕاو کرد خەڵکی بێ ئومێد و بێ هیوا کرد خەڵکی لە وڵات و شار و مەملەکەتی خۆی دەربەدەر کرد لە دەریانە هەم بوون بە خۆراکی ماسی و نەهەنگەکان ئیدی بەڕاستی ئێمەش ئەو شتانێکەوە پێویست بوون و ئەوانێکەوە دەکرا کەلیمەت و حەقین عند سوڵتان جائر بەڕاستی لەسەر مینبەرەوە بانگەوازمان بۆ کرد و ئیعلانمان کرد کە بەڕاستی ئەم دەسەڵاتێکی فیرعون و ئاسایە دەسەڵاتێک کە بەڕاستی دیکتاتۆریەتە بەڵام بە ڕەنگێک کە لە دوێنێ جیاواز بووە ئەو نوع هەڵوێستی لە زانایان کە خەڵک چاو و گوێ و ماڵی بۆ زانایان دەکاتەوە بە هەموو شێوازێک لەگە زانایانی ئاینیە تاوای لێ هاتوو خەڵکی ئەو گەڕەکە وەلیلله الحەمد بە شاهد و گەواهی دەری ئەم دەوروبەری خۆمان ئەنی هەر هەمووی الحەمدولله ببوونە برایەکی جانی بە جانی لەبەر ئەوەی کە ئێمە لە ڕیزی هەژاران بووین لە ڕیزی گەلی مەزلوم بووین و بەرهەڵسکاری دەسەڵاتێکی ستەمکار بووین لەوانەیە هەندێک جار وابێ هەندێک جار بەڵام ئێمە پێمان باشە ینی ئینسان کە کاتێک دەفەرمێ صنفان من ئومەتی ئیذا صلح صلح القوم كله وإذا فسد فسد الناس كله
دوو چین هەن دوو توێژ هەن لە کۆمەڵگا ئەگەر ئەو دوو چینە تێکچوون و وەکو دەڵێ خواربوون خەڵک و ڕعیەتەکەش ئەوهای لێ دێ العولەما والئومەڕا و زانایان و پێشەوایان ئەوانەی کەوا حکمڕانن بۆیە دەبێت ئێمە هەر وەک خۆمانین کاتێکەوە حەسەن بەنا ڕەحمەتی خوای دەبێ یاخوا لە ناو باران دەڕوا بە ڕێگاکە دیارە خۆڵ بوو و بارانی داوە قوڕ بووە گەنجێک لە پێشی دەپەڕێت و دەڵێ ئەی گەنج ئاگادار بە نەکەوێ ناو قوڕاوەکە خۆت پێش نەکەی دەڵێ ئەی مامۆستا تۆ ئاگاد لە خۆت بێت تۆ نەکەوی کەوتنی تۆ کەوتنی ئومەتێکە بۆیە دەفەرمێت تا مردیشم ئەو قسەم هەر لەبیر نەچۆوە وەکو تیرێکم پێکەوت و دەرسێک بوو بۆ من بۆیە ئێمە هەمیشە بریتی نەبووین لە خۆمان ئێمە نوێنەرایەتی پێغەمبەرمان کردووە صلی الله علیه وسلم و پێشەوایەتی خەڵکمان کردووە وەکو عەرەبی دەڵێ ئێذا کونتە ئیمامی فەکون ئەمامی ئەگەر تۆ پێشەوای منی ڕاستگۆی و دەستپاچووی لە پێشەوەی نوێژێ و مامۆستایی دەبێت لە دەرەوەش هەر لە پێشەوەی بۆیە توانیمان کەوا قیادی ئەو فکرە بکەین کە بەرهەڵسکاری ستەمکاران بێ زۆر باش مامۆستا لە دوای لادانە لە وتاربێژی لەو فکرەیە لەو جۆرە وتارە لەو جۆرە قسانە لەو جۆرە هوشیاری کە بە خەڵکتان دەدات تەواو ئیتر کۆتاییت پێ هێنا و دانیشی لە ماڵەوە وازت لەو جۆرە وتارە هێناوە ئێستا بەڵێ ئەمن پێم وایە گەرمتر بووم لەبەر ئەوەی کەەوە هەستم پێکرد کە ئەنجاد هات و دۆست کەمێک ئەو دەسەڵاتە بناسم دوا بە ئەوەی کە لە کاری وتاربێژیان لاداین شتێکی وامان نەکرد کە نەخوازراوە بێ دوا دوای ئەوەی مانگەی پێچوو لە پێشنوویشیان دەرکردم دیسان وتم بە هەر نەبێتە هەرا نەڵەن مامۆستا لەبەر پۆست و وەزیفە وای کردووە فترەیەکی پێچوو لە گەڕەکەش دەریان کردین یعنی ئەو گەڕەکەی کەوا لێ من خاونم بەکرێگرت لەوێش دەریان کردم دوا بە دوای ئەوەی هاتنە گەڕەکەی هەژار نشین کە کەس نەمناسێ وەکو هەموو مسلمانان بۆ نوێژی مزگەوت دەچم برادرانی ئاسایش تەبلیغیان کردم کە بۆ نییە بچێ هیچ مزگەوتێک نوێژی بە کۆمەڵ بکەیت بە مەئەمومیش کەواتە من ئێستا ئەگەر بێت و ساردمەوە لەسەر ئەو ئیشێک کە پێشتر کردومە پێم وایە بەڕاستی ئەوە پاشکشەیەکی بەقوەتە و هەروەها نەفرەتکردن لە ڕابردووی خۆمان کە ئێمەش هەمیشە لەسەر مەبدەئی خۆمان سوور بووین هەمیشە لەسەر ڕاگەیاندنی ئیسلامی لە ڕاگەیاندنی ئاینی ئیسلام وەک خۆی بەڕاستی هەمیشە ئامادەین ئەگەر بێت و بە کۆتایی هاتنی گیانی خۆشمان بێ بەپێی بەدارچوونەکان کە کردومە زۆربەی ئەو مامۆستایانەی کە سزا دەدرێن بە دوورخستنەوە لە وتاربێژی بە دوورخستنەوە لە مزگەوتەکانیان بە لێدانیان بە تەنان بۆ منەوە مامۆستاش تیرۆر کراوە هەموو لە شاری هەولێرە بە زۆری ئەمی کە تۆڵێ بۆ من لە وتاربێژی دوور خرامەوە لە گەڕەکە دەرکرام نایڵ ڕێگری دەکەن کە بچمە تەنانەت بۆ نمونە بۆ مزگەوتیش کێ ئەمە حکوومەتە یان ئەوەیە کە وەزارەتی ئەوقافە یان دەسەڵاتی حزبی باڵادەستە لە هەولێر ئێمە کێشەیەکمان هەیە لە وڵاتی خۆمان بەداخەوە کاتێکەوە ڕوبەڕووی یاسا دەکرێەوە دەین ئەوە یاسایە بەڵام هەز دەکەم کە یاسا سەربەخۆ نییە دادگایەکانمان بەڕاستی تینی حیزبی و فکری حیزبی دیان جوولێنێ یعنی کەسی یەکەمی ئەو حیزبانە جاری وا هەیە لەگە دادگا پەیوەندیان هەیە ئێمە و کاتێکەوە لە خوتبە لادراین و سکاڵای یاسای مەنەلج تۆمار کرا هەستمان کرد ڕاستە و خۆ حاکمە بەڕێزەکان لەگەڵ جەنابی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لێدوانیان هەبوو ئەنی وەکو بڵێ بە ئاراستەی وان قسەیان دەکرد وەکو بڵێ ئەوان دێن ئەو هابرن لەگەڵ ڕێز و احترام بۆ ئەو حاکمە بەڕێزان دادوەرە بەڕێزانی کەوا بێلایەنی خۆیان پاراستووە بەڵام بەداخەوە نەیانتوانیوەکە وەکو یاسا وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆیە ئەمە ئەگەر بێت و کارێک دەکردن کاکەەوە یاسا مامۆستا یاسای شکاندوە مامۆستا تونند و تێژی کردووە بەڵام ئەگەر دیێ سەر حەقەتەکەی دیارەکەەوە حیزبی حاکمە نەک یاسا چونەگە یاسا بە ئینسان دەبێت لە ئاسیاسا ملکەچکە بەڕاستی بەڵام بەداخەوە ئێمە کێشەکەمان زیاتر حیزبی حاکمە بەپێی یاسا و بڕیار و ڕێنماییەکان ئەوەی کە ئێوە پابندەکە بە وتاربێژێکی وتارێکی تەندروست و ڕێکوپێک لە وەزارەتی ئەوقاف چۆنە وایە مامۆسا یەکسەر دەردەکرێ ئەگەر لایدا لەو ڕێنماوی یاسایانە یا بۆ منە ئینزاری بۆ دێتەوە بۆ عقوبە دەدرێ پێی دەوترێ پێشتر ئاگادار دەکرێتەوە ئەگەر پرسیار لە ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقافکەی ڕێک و ڕێک وایە دەڵێ 3000 مامۆستا ئاگادار دەکرێتەوە دوای بانکێش دەکرێت دوای لێژنێک پێک دێ ئەوان وا دەڵێن بەڵام وان نییە پەیوەستە بە هەڵوێستی ئەو مامۆستایە ئەگە هەڵوێستەکەی مامۆستایەکەی تون بوو تون بەرامبەر بەچی تون بەرامبەر ئەو هەموو داد ئەو هەموو ستەمکاری و کاولکاری کە دەکرێت کاتێکەوە
خەڵک موچەی دەبڕێ و خەڵک معاشی نیە و غەرامە و زەری بەش دووقات دەکرێتەوە بەڕاستی ئەوە ینی لە قیمەی زەلیلی ئەو خەڵکەدای ئەو خەڵکە کاتێک معاشی نەدرێتێ غەرامەشی دووقات بکرێتەوە ئێمە بە توندی بەرهەڵستی ئەو نوع دەسەڵاتەمان کردووە یەکسەر بڕیار درراوە کە فڵان کەس خوتبە نەخوێنێتەوە مەشاریشمان هەیە لەوەی کە بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەو کاتێکەوە وەزیری کشت و کاڵ بوو لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی یەکسەر پەیوەندیان بە کاک عەبدولستارەوە کردبوو کە من مەلایەکم وەکو باگراوندێکی حیزبیم حیزبی کۆمەڵی ئیسلامیم طبعاً بەشتا نازیەوە الحەمدولillah کۆمەڵی ئیسلامیم بەڵام کۆمەڵبوونم تەئسیر لە مینبەرەکەم نەکرد یعنی هیچ ڕۆژێک پەیامی حزبەکەم لە مینبەرەکەمەوە نەدرکاندووە پەیوەندیان بە کاک عەبدولستارەوە کرد وتیان مەلا عوسمان نابێ خودبە بخوێنێتەوە ئەویش تو لەبەرچی تویان لەبەر ئەوەی کەوە مامۆستایانی ئاینی ئاراسە دەکات بە شێوازێک وتار بدرێ ئێمە الحەمدولillah بەهۆی ئەو پێگە کۆمەڵایەتی کە ناو مامۆستایان هەمانە الحەمدولillah مامۆستایانی ئاینی خواپاداشنێتەوە گوێمانێ دەگرێت واتە کاریگەریتان تەنها لەسەر خەڵک نییە لەناو مامۆستایانیەکانیشدا کاریگەریتان نیە ولله الحەمد زۆر لە زانایان جمعان تەلەفۆن دەکەن مامۆستا باس چ بکەین کەواتە پێ دەچێت حزبی باڵادەست لەم کاریگەریە بترسێت لەو کاریگەریە ترسێ بەڵێ جا هەر ئەو کات بوو وتیان تۆ مامۆستایانی ئاین هانداوە کە باسی موچە بکرێ باسی پێنەدانی موچە بکرێ کەەوە ئیشی وەزارەتە نەک ئیشی تۆ ئێمە ژمان بەر لەوەی کە ئێمە مۆزەفی وەزارەتی ئەوقافین ئێمە وەزیفەیەکمانێک کە وەزیفەی زانایانە وەزیفەی بانخوازان و وەزیفەی پێغەمبەرانە عەلەیهیمو سڵات وەسەلام ئێمە دەبێت پێشەوە ئەو ئەداکەین لە چوارچێوەی ئەو یاسایی کە وەزارەتی ئەوقاف بۆ ئێمەی داناوە دوور لە تونند و تیژی دوور لە تەشیر دوور لە هەر کارێکی نەخوازرە خوا نەخواستا کە لە پێگە و لە پلەی مامۆستایانی ئاینی نەوەشێتەوە بەڵام بەهۆی ئەو الحەمدولillah ئەو پێگەی کە دروست بووە و ئێمەش دەخوا بەزەبێ لە خۆ بردوین جارێکمان خۆ فرۆشتۆش بەخوای گەورەیە ئامادەین بۆ گەیاندنی ئەم پەیامە خوێنی خۆمانی بە خەڵات پێ ببەخشین کاک مەسعود زۆر سپاس بۆ دەرفەتە بەڵام زۆر سپاس وەکو چاودێرێکی سیاسی کە دیارە لە ناوەندی شاری هەولێریشدا دانیشی هۆکار چییە بۆ کە مامۆستا لەم شارە زیاتر مامۆستایانی ئاینی لە وتاربێژی دوور دەخرێنەوە پەلامار دەدرێن و تەنانەت مامۆستامان هەبووە تیرۆر کراوە بۆچی مامۆستایان دەکەونە بەرەم شاڵاوە بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕای من سەرنجامێکی زۆر مانتقیە نیزامە تا گەندەڵتربی دژی تەبەقەی ئیسلاح زیاتر دەبی و لە نیزام و قانونی بی ئەژوایە هەندێک لە بەکتریا و لە هەندێک حیوانات لە نیزامێکی پاک و خاوێن و چاکساز ناتوانانی بژی لە دەبی تێکی بدە یەک لە نیشانەکانی ئەو دەسەڵاتە پیس و چەپەڕی کوردستان ئەوەیە دەبی ژینگەکی ناڕێک دروست بکەیت دەبی خەڵکێکی ساقیت و ناشرن دروستکە دەبی کۆمەڵگەی تێک دەی ئەو تەمەنی درێژ دەبیتەوە لە کۆمەڵگەی ساغ و سەلیم و ئیسلاح و تایدا ئەمر بە معروف و نەهی عن منکەر و ئینسانیەتی تیابی ئەو نیزامە تەمەنی زۆر زۆر کورت دەبی بۆیە ئەویش وەکو لێزانی ئەگەیانی بەڕێی من ئیشێکی زۆر زۆر جوانیان کرد لە بۆ تەبەقەی خۆیان کە دژی دوو تەبەقەی ئەساسی لە کوردستان جەنگاون ئەویش تەبەقەی مسەقەفین و ڕۆژنامەنووسان و تەبەقەی مامۆستایان ئەو دوو تەبەقەی لە کوردستان زیاترین ئەزیەتیان کێشاوە لەدەست ئەو دەسەڵاتە کە ئەوەش لە وەکبری تعبیر لە سیراعێکی ئەزەلی نێوان فاسید و مصلح و مفسید دەکە باوەڕت وایە ئەم دەسەڵاتە کاتێک کە دژی خودی مەلایە مامۆستای ئاینیە یان دژی شێوازی وتارەکەیت یا بەگشتی دژی دینن ئەم پێم وایە دژی هەمویانن ئەو ینی ئێوە لە تاریخدا ئێماوانەمان بینیە کە نیزامی فاسید وەگە فاسید و زاڵمیش پێکەوە تێکەر بوو چ جۆرە نیزامێکی لێ دەرەچی ئەوانە دائیمەن ئەویان ویستووە کە خەڵکەکی ئەوی لە کوردی پێی دەڕێن ماستا و چی ئەوی لە یۆنانی قەدیم پێی دەگوترێت ستۆیلی یان وەعازڵاتین لە ناودین ئەوانیان پێویست بووە لە بۆمانەوەی بەکارهێنانی بەڵام لە کوردستان ڕاستی نیزام تەنها دژی مامۆستای باش نەبووە بریەوە لەبەرەوەی مامۆستایەکی نە دژی مەدرسەکەش بوو هەر مەدرسەی گەندەڵکاران لە کوردستان دژی مەدرسەی ئاینی شەڕێک لەبەرەوەی ئەوان هەم محارەبەی دینیان کردیە هەم محارەبەی دین هەڵگرانی ڕاستەقینەشیان کردێ لە کوردستان و بەو جۆرەش دەمینێنەوە یعنی ئەگەر تەمەشای ڕەنگە خەڵک زۆر ئاگای لەوەی نەبی لە بەغدا کاتێکە و دەستورە پەیڕەوکرا تا ڕادێک ئەگە هەردوو مادەکەکەی دینیەکەی جەمعکەیەوە
جۆرێک لە دەستورێکی ناسنامە دینی لێ دەردەچی هەردوو حیزبی دەسەڵاتی کوردستان لە بەغدا دژی ڕاوەستان لەگە سێ حیزبی تری پیس و چەپەر لە بەغدایە ینی ئەوانە دژی ڕاوەستانەوە دەنا باقیەکەی تر خەڵکی تر تەئیدی کردن کەواتە ئەوانە یاکوبوری دژمنی خۆیان چاک دەناسن مەسلحەتەکەیان یان هەڵسوکەوتەکەیان بە پێی سەوابیتی نیشتیمانی و مەسلحەتی عامە نیە نە گزارش لە تەبەقەیەکی معەنێک حتا ئەو دەسەڵاتی لە کوردستانیش دروست بووە دیزاینەکەی وا دروست بووە لە بۆ گشت کوردستان نییە لە بۆ تەبەقەیەکی معەنە بۆیە خەڵک کە دەرێ شکستیان هینا و دۆڕان نەخێر شکستیان نەینایە لە بۆ ئەو تەبەقەی سەرکەوتوو بووینە ماڵ و سامانێکی زۆر کۆکرایتەوە پارەیەکی زۆر لە دەرەوەیە وە کوردستانیش وێران بووە ئەوە ئامانجی ئەوان نەبووە. زۆر باشە مامۆستا ئێستا و مامۆسایانی کە لە ناو شاری هەولێر هەن باوەڕت وایە کاریگەریان لەسەر خەڵکەکە دروست کردووە کە ئێستا دەکرێنە ئامانج واتە ئەو پەیامی کە هەیەە کە ئیسلاحخوازی و چاکسازیە ڕەنگی داوەتەوە لە ناو خەڵکە ئاوا ئێستا لەیان دەدەن بە تاکید ینی زۆر وازح دیارە ینی مامۆستا هەیە ینی تا لە بەرەی گەل بووە شعبیەتەکی زۆر قەرەباڵغ دوایی یەک مەرحەبای دەسەڵاتی کردو کەسی لە پشتنەما ینی ئێستا بینە چەندە ناشیان لەسەر دنیای مردووە و مامۆستاش هەیە نەپۆستی هەیە نزیکە و دەسەڵاتی دەکەی و ڕێزی دنیای زۆرە لەو هەولێری ئەوەندە ینی جێی شانازیە و ئەوەش وای کردووە کە دەسەڵات ینی نەوعەک لە هەڵچوونێکی خراپی هەوی بەرامبەر ئەو مامۆستایانە ئەوە زانێگە و مامۆستایانی لەسەر منبەر لادە هەرچەندە ئەوە تەداخولێکی زۆر گەورەی شئونی دینیە ینی حیزب تەماشاکە حیزب لە پاش ئەوەی ئەو هەموو ماڵ و سامانەی لە قورجی دەکرێ ئەو هەموو پۆستە ئەو هەموو ئیمکانیەتە سەرڕاوی پێشتی بۆی هەیە خەڵک سزم کە خەڵک بکوژی تەزویر بکە مامۆستا ڕدێنی مامۆستای بستی ینی ئەوان هەموو پێویستی مانەوەی ئەو حیزبێ بزانێت حیزب گەیشتە چه قەیرانێک خەریکە برێم ئەو ئەستۆرەی کە لە نەورۆز باز دەکرێت زوحاک کە ڕۆژانە مێشتی دوو گەنجیان دەدرای حیزبی دەسەڵات لە کوردستان دەبێت ڕۆژانە مێشک و داهاتی ئەو کوردستانی لە قورجی بکەی بۆی بژی دەری وەکوبری لە ژێر ئەوەی ئەخیرە لە حەزاتی مردنی ئەخیرە بۆیە هەر دەڵوشی پارە و سامان و بنی تحتی کۆمەلگا دین یعنی هەمووی دەبی لە هەمووی بدا بۆ ئەوەی بژی ئەوە حالەتەکی زۆر زۆر ناتەروستی حیزبیە لە جیهان. لە دوای دەرکردنی وەزیرەکەی گۆڕان لە وەزارەتی ئەوقاف وەزیری پەروەردە کە بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستانە و تێزی دکتۆراکەی لەسەر تیرۆرە بە وەکالەت وەزارەتی ئەوقافی پێدرا لەگەڵ هاتنی ئەو ڕاستەوخۆ سەلیم شوشکەیی ئیدریس کاریتانی و عوسمانکانی کوردەی و محەممەد جعفەر و خالید گەردی و نادرکانی کوردەی و چەندین مامۆستای ئاینی تر لە وتاربێژی دوورخرانەوە لەبەر بەشداریکردنی لە دەربڕینی ناڕزایی دژی بڕینی قوتی خەڵکی مامۆستا عەبدولفەتاحی مزگەوتی ڕاستی تەقەی لێکرا دەرکردنی ئەو مامۆستایانە لە سەردەمی وەزیرە جوود وەزارەتدا بەهۆی ئەوەوە بووە خەڵکیان لە حکومڕانی خراپی ئەم دەسەڵاتدارانە هوشیار دەکردەوە و هەمیشە سەرنجامی دەسەڵاتداری ستەمکاریان بەبیری هاوڵاتیان دەهێنایەوە و ئەوەی لە شاری هەولێر هێندە ئازادی بۆ مامۆستایانی ئاینی کە کۆیلەی دەسەڵات نەبن بەرتەس کراوەتەوە کە هەیە نەگوتاری لێسەندراوەتەوە بەڵکو لە گەڕەکەی خۆی دوور خراوەتەوە و تعریب کراوە و دەسەڵات لە ترسی کاریگەری لە هوشیارکردنەوەی خەڵک مزگەوتیشی لێقەدەغە کردووە و بۆ بەشداریکردنی لە نوێژێکی بە کۆمەڵ لە مزگەوت پێویستی بە نووسرا و داواکاری فەرمی هەیە کە پێشکەشی ئاسایشی بکات بەپێی بە دوواداچوونەکان دوورخستنەوەی زانایانی ئاینی لە ئەوتار خوێندنەوە و هەموو سزاکانی تریش بەپێی فەرمانی حزبی و پێچەوانەی بڕیارەکانی وەزارەتی ئەوقافن تەنها لە پێناو کبکردنی دەنگی ئازاد کە ئەمڕۆ لە شاری هەولێر کە بە شاری خواناسی و شاری قەڵا و منارە ناسراوە ڕوویان لە مزگەوتەکانە و ئەو مامۆستایانش کە ئامانجیار هوشیارکردنەوەی خەڵکە لە خراپی حکومڕانانی هەرێم ئەوەش ڕوون و دیارە هەر میلەتێک چەندە هوشیار بێت لە دەسەڵات لە گەندەڵی ستەمکاری دوور دەخاتەوە و نادادی قبول ناکات بۆیە بە پێچەوانەی ڕێنماییەکان لە شاری هەولێر بەپێی فەرمانی حزبی زانایان دوور دەخرێنەوە کە دەنگیان بەدڵیان نییە. پرسیارەکە مەگە بە شێوازێکی تر بکەم پارتی لەوە دەترسی هەمیشە پێگەی ئەو مامۆستا جەریئانە لە هەولێرە بەرفراوانتر و ڕەنگە دەنگێک کۆ بکەنەوە بۆی کە ئەم دەنگە بۆ پارتی نەبێ بەڵکو بۆ لایەنەکانی تر بێت. ئێمە سراعمان لەگەڵ حیزبێکی سیاسی خەڵکەکەی نییە سراعمان لەگەڵ موسساتی ناشەرعیە ئەو کاتێک کە منیان دوورخستەوە
پێشی هەموو خەڵکی ئەوانەی کە لە حیزبی پارتیشن و لە یەکێتیشن و لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامیشن زۆر نیگەران بوون و بە گریانەوە هاتن. حتا ئافرەتێکیان هات کە دوو کوڕی شەهیدە لە ناو پارتی بە گریانەوە وتی جگە لە تو چێ خانی بۆ مە دروست کردووە؟ گوتی چێ توی دوورخستۆتەوە؟ ئەو جارە ئەم پێم گوتم وەڵحاصل حکومەت دووری خستوینەوە چۆ بکن محافظ خۆی زانی بوو محافزە دەرێک بە دەرێک گەڕابوو کە ئەمن دوو کوڕم شەهید بووە لە ناو پارتی بەڵام ئەو مامۆستایە کە یارمەتی ئێمەی داوە نەشم پرسیوە ئەتو چ حیزبێکی ئەتو سەر بە چ پارتێکی بە هیچ شێوەیەکی منبەرمان و مزگەوتمان بۆ باری کاروباری حیزبی و ئەوانە بەکار باوەڕ وایە بە دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی ئەو مامۆستا زۆریانی کە ئەو جۆرە وتارانە دەدەن ئەو دەنگە ئازادانە لێرە کەب دەکرێن و ئەو هوشیارە سەرکەب دەکرێت کە بۆ خەڵک ئاڕاستە دەکرێت بۆی کە خەڵک هوشیار بێت لە شێوازی حکومڕانێکی تەندروست. ئەو حکومەتەی کە ئێستا حکومڕانی دەکات بە تایبەتی وەزارەتی ئەوقاف کە بەو شێوەیە لەگەڵ مامۆستایانی ئاینی و خەتیبەکان تەعامل دەکات پێم وایە باجەکەی لەو هەڵبژارنەدا دەدات. لەبەرچی هەولێر ناسراوە بە شارێکی ئیسلام پەروەر شاری قەڵا و منارە کە هەم قەڵا بەمعنە بەرخودانە هەم منارە بەمعنە سیمایەکی ئیسلامیە ئەوە ناتوانێت دەنجی ئەو خەتیبانە کبکە. لە ئێستادا هەموو ئەو خەڵکە لە ناخی خۆیدا پەنجی خواردێتەوە لە ڕق لە تووڕەیی چونکن حتا ئەو ڕۆژەی کە من لەسەر منبەر دوور خرامەوە مەلایەکیان هێنا بە زەبری هێزی عسکەری ئەو هەموو قووەتەی لەگەڵ بوو وتارەکەی خوێندبەوە. یەک لە مامحاجەکان گریا بوو زۆر گریا بوو کاتێکە گریانەکەی تەواو بوو وەلای خەتیبەکەش بەرەو ڕووی هاتبووەی زانی بوو لەبەر وتاری ئەو دەگریا وتی بۆ دەگری مام حاجی ئەو بۆ ژیر نابیەوە. مام حاجەکەش پێی گوتبوو زۆر حیف بۆ تو کە هاتووی جێی مامۆستا سەلیمی وتاری دەخوێنەوە چونکە لە غەیری حەق لەسەر منبەرە هیچ کەم لێ نەبیستووە. وتی خەڵکێک کە وەستایە ئیشێک بەجێ دەڵە وەستایەک ناچێتە جێی وەستایەک فیتەرێک ناچێتە جێی فیتەرێک عیب نییە تۆ خەتیبێکی دێ جێی خەتیبێک کە بە ناحەق دوور دەخرێتەوە. تی ڕاست چاوی لەبەر خۆی ناوڕۆیشت لە کۆمنتێکی زۆر کورت تا پێم بڵێ دەستی وەردانی پارتی دیموکراتی کوردستان لەم شارە چکەوەی کەمەلا دوور دەخرێتەوە لە ١٩ لەم شارەیە دوور دەخرێتەوە لە وتاربێژ و مزگەوتی لێ دەسێنرێتەوە. دەستی وەردانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ناو جومگەی ئاین لە ناو مزگەوتەکان لە هێنانی مەلا و لابردنی مەلایە چۆنە؟ من پێم وایە ئێستا کە وەزارەت کە کاسێک مزگەوتێک دروست دەکا بچێ موافقەی مدیری وەزارەتی ئەوقافی وەربگرێت پێویستی بەوەی هەیە کە لە ناوچە و لە لق و لە شوێنێکی شەو تەزکیەکی حیزبی پێوە بێ بڵێن ئەو مەلایە قەیناکە ئاساییە بابێتەوە شوێنە دەنابۆی نییە بێت. جگە لەوەش ئەو کاتێک کە منیان دوورخستەوە لێژنەیەکی 12 کەسیان دروست کرد بۆ بە دواداچوونی وتارەکانی من تاوەکو بڵێن ئەوە تەشیری کردووە ئەوە مخالەفاتی کردووە ئەوە ناوی خەڵکی زڕاندووە ئەو خەڵکی بۆ تند و تیژی هانداوە. یەک لە وەزارەتی ئەوقاف پێڕاگەاند وتی مامۆستا هیچمان دەست نەکەوت هیچمان لەسەر تو دەست نەکەوت تی دەمادەم وایە بڕیارێکە داومانە و لی ناگەڕێینەوە واتە هەتا ئێستا دوورخستنەوەی من هیچ مبەڕێڕاتێکی نییە نەک من جا دوای لەناو ئەندامانی خۆیان و خەڵکی خۆیان بڵاویان کردەوە کە ئەوە لەبەرەوەی ئەندام پەرلەمانە. من بە وەزیری ئەوقافم گوت چەند کەس ئێستا موچەی لە پەرلەمانی شەو لەسەر مینبەریشا وتی زۆر ئەدی بۆ خێر ئەو بەس ڕووی لە منە دەنجی نەکرد و لە پاشان باشەوە من پەرلەمانتار بووم ئەدی هەموو مامۆستا بەڕێزانەی دیکە کە دوور خرانەوە لە دوای من مامۆستا نادر مامۆستا خالید گەردی مامۆستا ئیدریس کاریتانی مامۆستا عوسمان کاری کوردەیی هەموویان ئەو وەزیر ئەو سیاسەتە چونکە مامۆستا لێرە ڕیشی سووتێنرا تەقەی لێ دەکرێت مامۆستا لێرە تیرۆر کرا لەم شارەیە کێ بەرپرسە لە ڕووی ئەم نیەوە ئەم پێم وایە ئەو کاتێک کە حکومەت مەشغوڵ بێ لەگەڵ شەڕێکی دەرەکی یا مەشغوڵ بێ بە شتێکیکەوە ئاگای لە مزگەوت نییە دەنا هەموو پرۆژەیەکی بۆ کبکردنی دەنگی مزگەوتە وتی من ئەو وەزیری ئەوقاف بۆ خۆی بەمنی گوتی من هەموو ئەو خەتیبانەی کە لەو مەشروعەدا دامناون دووریان دەخەمەوە هەموو ئەو مەرکەز تەحفیزانەی کە هەن بە بەرنامە دایان دەخەم هەموو ئەو تەلەڤیزۆنانەی کە باسی دین دەکەن دایان دەخەم واتە من دەنگێک نایهێڵم بە ناوی دەنجی دین ئەو قسەی خۆی بوو لە بەرامبەر ئێمە و فعلەنیش دوایە دەستی کرد بە دوورخستنەوە ئەو هەموو خەتیبە ئەو هەموو فەوزایی لەو شارەیەدا دروست کرد دەرئەنجام ئەو مەوزوعی 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە کە ئینسیحابیان کرد و مەشغوڵ بوون بەو شکستە گەورەی بەسەر کوردستانیان داهێنا ئەلەوەی تۆزێ بێدەنگ بوون ئەگەرنە هەتا ئێستا من پێم وایە ئەو شوێنی من و تو قسەی لێ دەکەین لەوانەیە لێ نەگەڕابن ئێمە لێرە قسە بکەین هەموو شێوازێکی عسکەرتاریەتیان لەگەڵ مامۆستایان بەکارهێناوە لەگەڵ ئەوەش من تەحەدا دەکەم
هەتا ئێستا وەزارەتی ئەوقاف نزیکەی 20 دەفتەرم لەو مزگەوتی خۆم سەرف کردووە لە خزمەتی مزگەوت 1 سنتم لە وەزارەتی ئەوقاف وەرنەگرتووە هەموو ئیدارەی مزگەوتەکەی خۆمان بۆ خۆمان کردومانە بۆ خۆم لەگەڵ ئەو کەسانی کە نوێژ دەکەن لە مزگەوت و دووەمینیش هیچ مخالفەیەکی نەقانونی نایاسایی کۆمەڵایەتی نە هیچ شتێکی کەمان نەکرد بوو تاوەکو ئەوقاف بێت بەو شێوەی تەعامل لەگەڵ ئێمە بکە 3 جاریش من لە بۆنە جیاوازەکاندا خەڵات کراوم کە من خەتیبێکی باشم حتا لە ئاسایشی منتیقا پێیان گوتم مامۆستا لەوەتەی تۆ لێرە خوتبە دەدەین دزی کەم بۆتەوە حەبخۆر کەم بۆتەوە شەوگەڕانی گەنجان کەم بۆتەوە یعنی کاریگەریت هەیە حتا ئیشی مەشت کەم کردوێتەوە بۆی چەند جار دەستخۆشیان لێ کردووم بەڵام دوا بەدوای ئەوەی کە هەستام بەوەی کە کۆمەڵێک درۆ بوختانیان دروست کرد کە دەبینن من پێگەی جەماوەریمان بەقەوتر بوو و نزیکەی 5,000 کەس دەهاتە مزگەوتەکەی ئێمە هیچ ڕێگەیەکیان نەما ئیلا بۆی ئەو دەنگە حەقا بێدەنگکەن زۆر سپاس مامۆستا بینەرانی عزیز من دەمەوێت لەسەر بەدوەرچوونەکانم لەم شارەیە بەردەوا بم شاری قەڵاو منارە بۆی کە بزانم بۆچی هەر کاتێک وەزیری ئەوقاف سەر بە پارتی دیموکراتی کوردستان دەبێت دەست بەجێ مەلاکان دەبێت مشوری خۆیان بخۆن کە لەسەر مینبەرەکان دێهێنرێنە خوارەوە لەگەڵمان بن. من بەپێی بەدوەرچوونەکانم و بەپێی زانیاریەکان کە لە بەردەستن ئەوەی کە مەلا دوور دەخرێتەوە مامۆستای ئاینی لە هەرێمی کوردستان لە 1990یان لە سنووری دەسەڵاتی ژێرپارتی دیموکراتی کوردستانن و لە کاتێکدایەکە وەزیری ئەوقاف وەزیرەکە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ئەمەی کە تۆ باست دەکرد بەرامبەر بە مامۆستای ئاینی دەکرێت ئەمە حکوومەتە دیکە یا پارتی دیموکراتی کوردستانە با ئێمە شێمە دەڵێن با ئێوە فەرمونون ئێوە دەڵێن ئێمە عەدالەت دەکەین فەرمو عەدالەت بکەن ئێمە سوپاستان دەکەین ئێمە لەگە هیچ حیزبێک لەگە هیچ شخصێک عەداوەتمان نییە نوح سەلامی خوای لەسەر بێ بە قەومەکەی دەفەرمێ ئینی لعەمەلیکم من القالین ئێمە قسە لەسەر کردەوەکانتان دەکەین خۆ ئەگە هەر کەسێ ئەو کردەوانە بکە زوڵم مستەم لە میلەتی خۆی بکات جارێ ئەوانە بەداخەوە کە باسی لافی نیشتیمانی و وەتەنیەتیان لێ دەدا ئەوە نەما یعنی لە چەند سەعاتێک 151 خاچی کوردستانیان تەسلیم بە دژمنانی کورد کرد ئێستا هەموو مەزبورن مەمنونن بەس ئەوان قبولیان بکەن وەریان بگرنەوە ئەگەر ئێمە یعنی ڕۆژێک لە ڕۆژان یەک شتمان کردبێ بەڵام من سەربەرزین بۆ سپاس بۆ خوا بێدەنگیش نەکراون بێدەنجیش نەکراوین و ئەوەی کە داواشمان لەکرد ئێستا مەسەر بۆ نمونە ئەمە لە وتار لادراوم زۆر کەس کوێتی وەرە مامۆستا محاولەت بۆ دەکەم هەوڵ دەدەم میش گەڕێ گوتم من نەخێر هەتا من مابم لە ژیاندا بۆ وتار تەشەبوس بە کەس ناکەم ئەگەر بە عیزەت و عەزیزی گەڕامەوە دەگەڕێمەوە ئەگەر نا دەستی هیچ کەسێ ماز ناکەم داوا هیچ کەسیش ناکەم بەداخەوە هەمان بووە مامۆستا بۆ لادراوە تەنانەت شوێن و جێگا نەماوە تەشەبوس نەکە وتار چێوانم بێ ئەگەر من بتوانم کەسێک بم داعی بم داوا بکەم بۆ ئیسلام لە هەموو شوێنە ئیش خۆم دەکەم زۆر باشە مامۆستا ئەگەر ئێستا بێدەنگ نەکراویت وە لە هەر شوێنێک کە دەرفەتە بێ قسەی خۆت دەکەی و هەمان نمەتی وتارتێکە لە ڕابردوودا هەت بووە ئێستا بەم شازە مەترسی لەسەر گیانتانە چکە دەبینین مامۆستا لی دەدرێت لەم شارە مامۆستا تەقەی لێکراوە لەم شارە مامۆستا تیرۆرکراوە لەم شارەیە ئێمە ئێستا گەرنامەکانی بۆ من هاتۆ پیشانی جنابتی بدەم سەیری بکەیت تازەیی و کۆنیش بە تەهدید بە هەڕەشە لە خۆم لە ماڵ و منداڵم لە کوڕم یعنی نامەی وا هەیە من شەرم دەکەم پیشانی جنابتی دەم قسەی و زنی ئەوەندە نەشیاو بەڵام پەروەردەی ئێمەوانی کە جوابیان بدەینەوە لەبەرەوەیان بچیان بۆ خوانزان چۆن پەروەردە دەکراون زنەوەی ئێمە نییە ئێمە ئێستاش دڵسۆزین بۆوان دەمانێت خوا هیدایەتیاندا ئیسلاحیان بکەن و بێنە سەر ڕێگای ڕاست بەڵێ ئێمە ئێستا شتمان زۆر لەسەرم چینە من یەکێک لەوانە خۆم و ماڵ و منداڵم تەنانەت لە تەعین بوونیش مەحروم بوون هەتا ئێستا و ئێستا کوڕم هەیە کوڕی گەورەم کە قوتابی دکتۆرایە مازستێری شەی لە شەریعەتە ئێستا ڕاوای مزگەوتێکی پێ نابینێن بەڵام هەیە مزگەوتیان داوەتێ مزگەوتی گەورەش وەکو دەرە قوڵ و فول لێک ناکاتەوە یعنی ئێستا گەلەی بپرسی سوورەی ئیخلاس قوڵۆڵام بۆ تەفسیرکە نازانێ ئیسلام بۆ چیاتۆ نازانێت بەڵام وەکو گوتی میچین ئەوان ئەوانیان پێ باش بێ ئەوانە بۆوان باش بن بەڵام ئێمە سوپاس بۆ خوا لە ناو خەڵکی خۆمان لە ناو میلەت سەرمان بەرزە لەبەرەوەی سەرمان داناناندەوە تەنازولیشمان نەکردووە لە حەقی ئیسلام نەوەی خۆمان وەلو پێناوە بژڕۆین هەرچیشمان بەسەر بێ ئەوە وەکو سەحابەکان دەیان گوت غەدە نەلقە الأحبة محەممەدەن وەڕەهتەهو صلى الله عليه وسلم دەیان وسبێنێ بە خزمەت محەممەد و جەماعەتەکەی دەگەین ئەو شیعاری ئێمەیە ماسا کۆتا پەیامەت هەم بۆ خەڵک هەم بۆ دەسەڵاتداران
وڵی ئەمە دەڵێن خەڵک سوپاسیان دەکەین خەڵک هەڵوێست و مووقفی بووە بەڵام شێ شتێکتریان لێ داوا بکرێ مەسەلە بۆ نمونە خەڵک دێتە موسەحق خۆیتی خۆ دێتە سەرزادەوە نیە بەڵام تاکو ئێستا کە لە ئیهانەکردن بە دین بەمەلا بەو شێوە نەهاتوون بۆ باوەڕ وایە ئەمە تەنها ئیهانەکردن نییە بەمەلا بەڵکو ئیهانەکردنە بە دینیش وەکو دەڵێ ئیمامونە ئەمە منە مادەم کابرا نوێژ دەدو مامۆستای دەکە مامۆستا پێشەنجێتیەوە نیە لە پێشەوەیەتی باشە چۆن بەرگری لەو مامۆستای ناکە چۆن دیفاعی لێ ناکە ئەگەر بۆ خۆی ئیسلامی وەرگورت وەکو بەرنامە و منهەج و وەکو ئەوەی کە بەندەی خوا بێ خۆ دەبێ خوا لە خۆی ڕازی بکە عەجەبە یعنی ئینسان متحەیە لە پێش چاوی خەڵکی مسلمان مامۆستا بەو شێوەی لێ بکرێ و کەسیش دەنگنەکە بڵێ من وەکو دەڵێ کەڵاوی خۆم بگرم بانێ با خۆ کەڵاوەکە هەر لەم دەیبا بچێ زاویە خۆشی ببە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسان لەبەر دوو شت دەترسێ یەکیان ئەزەل یەکیان ڕزقە هەرچیان بەدەست خوان کەسێک کە ئەمر بە چاکە ناکە حەق ناڵێ لەبەر ئەوەیە دەڵێ ڕزقەکەم کەم دەبێتەوە یان دەڵێ ئەزەل بەینەما ئەوانە هەرچیان بەدەست خوان هەرچی خەڵکی سەرزەویەکە بێ من بکوژێ خوا ئیرادی لەسەر نەبێ ناتوانن زۆر باشە بەشێ ڕزقەکەشم کە بکەنەوە هەر ناتوانن پەیامەکەت بۆ دەسەڵاتداران چی وەڵا پێیەکەم پەمامان بۆ دەسەڵاتدار ئێمە زۆرمان پێیان بۆ گوتون بەس بەداخەوە گوێ ناگرن ئەگەر ناپەیامە ئەمە بە دڵسۆزیمان پێگوتون ئەمە زۆر چونێت لە دەرگامان داون چونێتە لایەن قسەی زۆرمان پێگوتون سوی ئیمام عومەر وای ئیسلامەوەی ئێمە فێر کرد ئیمام عومەر دەفەرمێ لا خەیڕە فینا ئین لەم نەقولوها ولا خەیڕە فیکم ئین لەم تەسمعوها بەخۆمان دەڵێ ئێمە کە دەچین لای دەسەڵاتدار خێر لە ئێمە نیە حەق نەڵێین چاکەمان پێوە نییە حەق و خێریش بێوە نیە ئەگەر لێمان نەبیستن ئێمە لە دەرگامان داون حەقیقەتمان لەسەر ئەخلاقی خەڵکی لەسەر ڕەوشتی خەڵکی لەسەر ئەم نیشتیمانە کە ئێستا هەموو بڕۆ یعنی ئەوە بەسەرێکدا دەکەن کاکە نیشتیمانی چی و خاچی چی و وڵاتی چی و بەخوا بەس کورسێکی خوان بێنە هەرچی ئەو میلەتەوە ئەو خاکە هەیە بفەوتێ لەلایەن ئەوەندەیە هیچ پێیان شتێکی احتیادیە بەڵام جارش دەڵێن لەعەلە معذرەتەن إلى ربكم پێیان دەڵین کاکە بەهۆش خۆتان بێنەوە ئێمە دڵسۆزین هەم بۆ وڵاتمان هەم بۆ نیشتمانمان هەم بۆ ئاینمان بەڵام ئەو کەسانەی کە ئەوان بەکاریان دێنن وەخت خۆی پێشوانیش بەعز بەکاری هێناون هەیە بۆ ڕەفیق بووە ئێستاش بۆتە هەڤاڵ بەس ناوەکەیان گۆڕاوە لە ڕەفیقی بۆتە هەڤاڵ هەر ئەوەندەی فەرق هیچ جیاوازیەکەی نییە زۆر سپاس مامۆستا مشتی کەوتەوە نەماوەڕاستی زۆر سپاس هیچ هەڕەشۆ مەترسیەکەیە لەسەر گیانە لەسەر ئەوەی کە پێ وترابێتەوە جارێکی تر بۆن من لەلایەنی دەسەڵات هێزانیەکان لەوەی کە لەم جۆرە وتار بیان نەم جۆرە نمەڵی قسەکردنە وازبێنی زۆر ئێستا وەکو لایەنی ئەمنی ژیانمان زۆر لە خەتەراتدایە حالیەن ئێستاکە بەردەوام ئاسایشی گەڕک متابعەمان دەکا یعنی بۆ واتایی کە بەجلی مەدەنی دێن لە بەرامبەر ماڵەکەمان سەیرم دەکەن بۆ کوێ دەچم کێم هاتە میوانی چوون بۆ کوێ تا وەکو ئەو فتری کەم گربوونەوە خۆپشاندانی ناوشاری هەولێر و ئیدی هەموو کوردستان بە تایبەتی کە خۆپشاندانە دژی پاشەکەوتی موچە کرد هیچ ڕۆژێک نەبوو ئاسایش نییەتە ماڵی ئێمە جا بۆ خۆم کە لە کار بووم لە ئیشێکی خێر بووم لە ئیشێکی گشتی بووم لە هەر جێگایە بووم مامۆستا لەکوێیە مامۆستا بۆ نایەتەوە مامۆستا بۆ تەلەفۆنەکانی داخراون بۆ لە دەروی بازنەوە یعنی پرسیارانی ئەوها تاوای لاتۆ ماڵ منداڵیان بەڕاستی ترساندووە کە بە شێوازێکی ناشیاو دێن کامیرەماندانەوە کامیری چاودێری خوا نەخواستە بۆ کاری نەخوازراو کە لی دەدەینەوە برانی ئاسایش بەڕاستی وەکو بێن تۆمەت بارێکیان گرت بێ بە دوو سیاران دێن ئەو سەرسەری جادەکەی دەگرن دێن لە ڕاست ماڵ تەلەفۆن دەکەن نەوەک ئەم بێمە دەرێ و ڕاکەم یعنی بە شێوازێکی بەڕاستی ژیانمان زۆر ناخۆش بەڵام بەسەر خۆم نێناوە بۆی کە تەئسیری لەسەر ماڵ و منداڵم وەزارەتی ئەوقاف بەرپرسیارەتی هەیە لەسەر پاراستنی گیانی مامۆستایان یعنی ئەگەر لەو تاروێژیش دوور خرابێتەوە هەمیشە حکوومەت دەبێ ئەمنیەتی هەموو وڵات لە ئەستۆی بێ بە مسلمان و بە غێرە مسلمانی بە زانا و بە کرێکار و بە کاسبکار بە هەموو چین توێژەکانە بەڵام بەداخەوە ئەوەی ئەوڕۆکە بۆتە هۆی پشێوی و هۆی نالەباری وەزعەکە ئەم حکوومەتە و وەزارەتەکەی ئێمە بووە لە ڕاست زانایانی ئاینی یعنی ئێمە لە ئاسایش پێمان دەگوتێ تعلیماتمان بۆ هاتوو مامۆستای ئەمن نسمە هیچ مزگەوتێک بۆ جەماعەت بۆ جومعانش ئەگە بچم دەبێ پێشتر عریزەیەک بدەمە برایانی ئاسایش بڵم کاکە من دەستمە ئەو مزگەوتە ئێوە ئاگاتەن لە من بێ سعاتێک لێ دەبم دێمەوە یعنی دەڵێن تعلیمات لە وەزارەتەوە ئەوها هاتووە جا ئەگەر وابێ ئەوە ئەوقاف کەسیەکە منە تاوانکاریەکە ئەگە واژ نەبێ ئەوە شتێکە کە ناڕاست مامۆستا ئەوەی کە لێرە دەکرێت دژایەتی خودی زانای ئاینیە یا دژایەتی ئەو جۆرە هوشیاریە کە زانینی ئاینی دەیە بەگشتی دژایەتی دینە دەکرێت لێرە
هەڵبەتە بەرگەی دووەمێتی کە دژایەتی فکری مامۆستایانی ئاینی ئەو فکری کە مامۆستا ئەو هوشیاری لە گشتێک کە مامۆستا هەیەی بە بەرچاوی ئێمە مامۆستایان الحەمدوللا مامۆستایەکی زۆرمان هەیە لە حکوومەت خەڵات دەکرێن لەوانەیە لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە خەڵات بکرێن چەند زار وەکو ئیفات بۆ دەرەوەی وڵات ڕەوان کراون بۆ پرۆسەی مبارەکی حەجیان ڕەوان کردوون ئێمە تەنانەت ناویشمان دەرچۆ لە تیر و پشتی مرشید و نوێنەرانی حەج ناویان دەرهێناوین وتوانین شمولی ئێوە ناکە ئێوە لە خوتبە لادراون یعنی بەڕاستی وەزارەتی ئەوقاف یعنی لەبری ئەوەی کەوا خەڵاتی مامۆستایان بکە لەبری ئەوەی کە مامۆستایانی ئاینی پێگە و ڕۆڵیان دەربخە ئەوانن ئەو چین و توێژەی کەوا لەناو هەموو کۆمەلگادا هەستیاتن زەنایانن و لە ناوانش خاستن ئەوانەی کە وەکو قیادەی مامۆستایانێک دەکەن وەکو برا گەورەتی مامۆستای دەکەن لەوان زیاتر تون دەکەن زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ هیچ تموعی خراوەتە بەردەمت لەوەی کە پاشەکشە بکەیت لەم جۆرە وتاردانە بەڵێ لە ڕێی دۆستێکی خۆمەوە کە برایەکی خۆشەویستمە دیار بوو لەلایەن دەستگایەکی ئەمنی دەستگایەکی باڵای ئەم وڵاتەوە ڕەوان کرابوو بۆەوەی کە من ئەگەر بڵێم لەو ڕابردووی خۆم پەشێمانم بە چەندین تموحی مادی پێشوازی مێ دەکەن ینی بە ئەرزە و بە سیارە و بە پۆست و بە مشتانە بەڵام ئەمن پێم وایە پاشکشەکردن لەو هەڵوێستانی هەمان بووە بەڕاستی وەکو لێ ڕیدەیەکە لە ئاین پەشمانبوونەوەیەکە هەڵگەڕانەوەکە لە ئاین خوا پەنامان بدا ئامادە نەبوو بچمە بەر هیچ کاریگەریەکی نەمادی و نەمعنەوی نەترس و نەتەماح و هیچ لایەنێشتر ئەم مامۆستایانە سەر بە وەزارەتی ئەوقافن وەزارەتی ئەوقافیشن دێ ڕێنمایی دەرکردووە بۆ ئەوەی کە بە چەند قۆناغێک ئەو کات دەتوانی مامۆستایەک لە وتاربێژی دوور دەخرێتەوە بەڵام ئەم مامۆستایانە ڕاستەوخۆ بەبێ پێشتر ئینزارێک بەبێ پێشتر ئاگادارکردنێک لە وتار خوێندن دوور دەخرێنەوە و تەنانەت ئێستا مامۆستا هەیە لە گەڕێکەکەش دەرکراوە ئەمە بڕیاری سیاسین یا بڕیارێکن پەیوەستێ بە ئەوقاف و بە شێوازی وتاردانەوە وڵێ من هیچ مستەلەحێک نادەمە ئەو بابەتانە چونکە شتێک نییە لە کوردستان بە ناوی یاسا و دەسەڵات و حکوومەت و بڕیار ئەوە نیە هەمە جیاتە و یان ئێستا حتا لە نیزامی داگیرکەریش چونکە مەلای کورد لە کۆنەوە زۆر بە پاچی بەناوم بزانە هەندێک شتێ کاتی خۆی کە عوسمانی ڕووقا بەریتانی هاتەوە ئەو کەشف بوو کە خەڵکەکەیە مەلەفی هەبوو وەکو چۆن ئێستا و مەسولانە هەر نیزامێک دەڕوخێ یەک دنیا مەلەفی ناشرین هەبوو یەک مامۆستای ئاینی کورد مەلەفی نەبوو لە سەردەمی حیزبی عەزیزان یەک مامۆستای ئاینی مەسەلەن نەبووە مستەشاری فەوج و ئەشتیها و تا ئەو لەحزەیەش بەڵام یعنی خەڵکی تر بە خۆتان زەن چی بەسەر زۆربەی شۆڕشەکان هەر مامۆستای ئاینی بووە سەرەڕای ئەوەش لەوەتی کوردستان داگیرکراوە هەنچی ئەو فترەی دەسەڵاتی کوردی مەلا ئەزیەت نەدرا زیاترین ینی ئاسانترینیش خەڵک کە بۆ سزا و ئیهانە و زیندانیکردن مامۆستای ئاینی بووە لە لای ئەو دەسەڵاتە بێڕێسترین چین ئەوانە ئەم زۆر ینی نیگەرانم لەوەی کە هەندێک جیهات بە ناوی یەکێتی زانایان لە ژێرپاڵی ئەو دەسەڵاتی و دەستبینن کە مامۆستایان چی بەسەردێت چ جۆرە ئیهانەگری لە کاتێک دس و گەندەڵکار و پیا و کوژر و مەلەفدار و ئەنفال چی دەبینی چەندە بەڕێزن ئەو وڵاتێکە ڕێک ئەو قاعیدە قورئانیە ئین الملوک ئیذا دەخەلوا قەریەتەن ئەفسەدوها حتا ئەخیری ڕێک ئەوەیە ینی ئەو ئاەتە بەسەر ئەو دەسەڵاتە پیش و چەپەردا تەطبیق دەبی ماسەوەکو چاودێرێکی ڕەوشەکە پیاوت مامۆستایانی ئاینی چی هەیە چی لە داهاتووی ئەو مامۆستایانیانە چاوەڕێ دەکرێت کە ڕەنگە تەنها لە وتار خوێندنەوە دوور نەخرێنەوە بەڵکو سبێنی ئەزیەت و ئازاری زیاتریشیان بدرێ ئایا ئەو دەسەڵاتە گەر ئەم شێوازە ڕۆشنبیری هاوڵاتیان لە ڕێگەی مامۆستایانەوە بەردەوام بێگەری هەیە فشارەکانی بۆ سەر مامۆستایانی زیاتر بکات خۆی دەبی ئەوانە بزان ئەوی وەرزان ئەمانن یان ئەوە بەس تەبەقەک لە مامۆستایانی ئاینی دەگرێتەوە ئەو سزایانە زۆر بەهەڵەداچن بەرەبەرە هەمووی دەگرێتەوە چۆن ئەو سزایانەی یەکەم جار مۆزەفی گرتەوە هەتا گەیشتە هێزی پێشمەگەوە ئەوەش وایە بۆیە مامۆستایان ئاینی تەنها یەک بن تەنها ئەو پەرتەوازنم چۆن دەبی مامۆستای سۆشیالیست هەبی مامۆستای شوعی هەبی مامۆستای دیموکرات هەبی نازم چی مامۆستایان دەبوابی یەک پارچە بن و لەو دەمەژ ئەگەر لەو هەڵبژاردنە بە یەک پارچەی بدن وەزعی کوردستان هەموو دەگۆڕە بۆیە بەشی زۆری دەکەوێت سەر ئەستۆی مامۆستا خۆی کە یەک ناگری لەو ناحیەتە
چکە مامۆستا ڕاستی لەسەر ڕاستی خەڵکی لەگەرە لەسەر ناڕاستی خەڵکی لەگەر وازح دیارە چەند دەسەڵات ویستی هەندێک مامۆستا ناشیرن کە پێی ناشیرن نەکرێت هەندێک مامۆستاش کە چویتە پاڵ دەسەڵات چەند ویستیتی بەرزی کاتۆ جوانێک هەر لە ناو میلەت ناشیرن. کۆتا کۆمنتر لەسەر ئەو دۆخی دەسەڵات و مامۆستاچی هەیە بە تایبەتی لەو دۆخی کە هەرێمی کوردستان ڕوو بە بۆ ڕێ بازدەوە دەکرێت کە دۆخەکە خراپتر دەبێت و هەنگاو دەنێت. هۆی یەگەرە و دەسەڵاتە بمینێتەوە بەو شێوازەی ئێمە هیچ لایەکمان نامینین دەمینین وەکو کەسایەت وەکو ئەوک بەڵام وەکو هەرێمی کوردستان نامینێ وەکو کۆمەڵی کوردی نامینێ ئابووری نامینێ چارە نووسی نامینێ بۆیە لە هەموو ڕوویەک بوویتە ئەرجێکی نیشتیمانی ئاینی ئینسانی کە مامۆستایان فتوا بدەن یەک بگرن لەو چەند ڕۆژداد و بەیانێکی زۆر گەورە دەرکەن بۆی خەڵکی دەنگ نەداتە ئەو تاوانبار و گەندەڵکار و دز و ڕاوڕ بچێنە.